بەڵێ سڵاوی خواتان لێبێت ئێستا ئێمە لە ئاهەنگێکی دەستگای نورێتەکەمەین دیارە منداڵێکی 10 ساڵان توانیوێتی تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات بۆ مەبەستا ئاهەنگێکی بۆ ساز درراوە ئێستا ئێمە دەچین لای خۆی بزانم چه هەستێکی خۆشی هەیە پەری ئەگەر پێم بڵێ تۆ چه هەستێکی خۆش هەیە کە توانیتە تەواوی قورئانی پیرۆز لەبەر پێی بەڕاستی دڵخۆشیەکەم وەسف ناکرێت زۆر زۆر باشە شێ هاوکار و پەڵپشتی تۆ بووە کە توانیتە ئەو کارە بکەیت وەڵای داکم باکم و مامۆستاکان بە تایبەتی مامۆستا شاری هاوکار باش ئەگەر پێم بڵێ تۆ چیت هەیە بۆ منداڵەکانی دی کە بتوانن هەماکاری تۆ بکەن و هەوڵ مادەبوونی خۆیان بکەنە کار هیوادارم منداڵەکان سەیر بکەن و نمونە بۆیان هیوادارم بتوانین قورئان بڵێ هیوادارم بتوان قورئان لەبەرکەن و لەی مەدرسە دەستخۆش بەڵێ ئەوەی دەیبینن ئاهەنگێکە کە بۆ بوونیەوە دەیانەوێت خەڵاتی ڕەزلینان با شاپاری بدەن کە تەنیا تەمەنی 10 ساڵانە توانیوێتی تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات